لە هەرێمێکی 6 ملیۆنی و لە خاکێ کە سەرزەوی و ژێرزەوی سامان و داهاتە دوای 33 ساڵ لە حکومڕانی حکوومەت حەوت کاتژمێر کارەبا بە هاوڵاتیانی دەدات. هەر دۆڵ و شیوێکی ناوچەکانی ئیدارەی سۆران ڕووبارێک ئاوی پیادا دەڕوات، بەڵام حکوومەت نەیتوانیوە بۆ بەرهەمهێنانی کارەبا سوودی لێ ببینێت. سوتەمەنیش بۆ وێزگەکانی بەرهەمهێنان دابین ناکات. ئاو طبعاً بە یەکێک لە سەرچاوە گرنگەکانی دروستبوونی با بڵێن وزەی کارەبا دادەنرێت. ئەو هەموو سەرچاوی ئاو هەیە، ئەو هەموو ئاوە بە فێڕۆ ئەڕوە، بەڵام دەبین خەڵک چەند سەعاتێکی زۆر کەم 6-7 سەعاتێک کارەبایان هەیە. جار چۆنێک بێت لە شارەکان، ینی با بڵێن مۆریدەکان عیبەکەیان شاردوتەوە تۆزێک، هەرچەندە ینی ئەرچی سەرشانی خەڵکەکەی قورس کردووە، بەڵام لە گوندەکان دەبینێستە هەر خەڵک زۆر هەراسان لە دەست با بڵێن بێکارەبایی. وەکو کارەبا بڕوا بکەی کارەبا لەو پەڕی خراپیدا. کارەبا هەموو پێم وابی 7 ساعات کارەبا هەیە. کارەبا بەڕاستی خۆشە، یعنی ئەتوانم بێم خۆشکەم بە نەوتویەکی کارەبا. کارەبا 7 ساعات یعنی چییە؟ لە وەرزی زستان کە هاوڵاتیان پێویستی زیاتریان بە کارەبایە، بە بیانووی کەمی سوتەمەنی و زۆری خواست کاتژمێرەکانی کارەبا کەم دەکرێنەوە. سەرەڕای ئەمەش گرانی کرەی مۆلیدەی ئەهلی بارگرانیەکی دیکەی بۆ هاوڵاتیان دروست کردووە و لە هاوین و زستاندا بەهۆی کەمی کارەبای نیشتیمانیەوە نرخەکەی دەفرێت. من هیچ گومانم نییە ئەگەر کارەبای نیشتیمانی ڕێژەکەی زیاد ببی زۆرێک لە مەسئولەکان زەرەرەکە. میلەت ڕاستە بە کەمبوونی کارەبای نیشتیمانی زەرەرێکە، بەڵام کەمبوونی کارەبای نیشتیمانی قازانجە لە هەندێک لە مەسئولەکان، چونکە گومانم نییە زۆرێک لەو مۆلیدانەی ئەهلیانەی کە هەنا ڕۆژانە پارەیان لەسەر زیاد دەکرێت لەسەر خەڵکی، دەستی مەسئولەکان تێدایە، یعنی لەوانەیە بەشێکی هەبی، لەوانەیە هەمووی یوان بیت و کرێکار و کارمەندیان لەسەرگرتە بیت. هەر لەگەڵ دروستبوونی ئیدارەی سۆرانیش ئەعلانکردنی ئیدارەی سۆران، ینی بەداخەوە بەڕاستی کارەبای سۆران زیاتر بەرەو کورتی و کەم هاتنە. ئەبینین 7 ساعاتەیە، ئەو 7 ساعاتەش شەوانە نییە، ئیدی یەکە شەوانە کارەبا نەبی قوتابیەکان لە بەرچێ با بڵێن سەعی بکەن، یان ئەوە تا بینین ماڵە پێویستی بە ئاوی گەرمە بۆیلەرەکان بەڕاستی هەمویان بە ساردی و بە خامۆشی هەتا بەیانی. ئیدارەی سۆران 80,000 هاوبەشی کارەبای هەیە و لە شەو و ڕۆژێکدا 7 کاتژمێر کارەبای نیشتیمانی بە هاوڵاتیان دەدرێت کە ناتوانن سوودێکی ئەوتۆی لێوەربگرن. کارەبای مۆلیدەش وزەکەی تەنیا بەشی ژمارەیەک پێداویستی سەرەتایی دەکات. بەم جۆرەش خەڵک ڕۆژ و مانگ و ساڵ بەدڵ ڕاوچێوە بەڕێ دەکات. ئازاد ئۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، ئیدارەی سۆران.